سڵاو ڕێزمێ بۆ هەموو لە خۆشەویستان و عەزیزان. ئەم بەیانیە ڤیدیۆیەکم بینی جا هەندێک شت هەیە ئینسان کە ئەیبینێ بەڕاستی یعنی کە هەستەکەی ستەمەکە یان ستەمکاریەکە ئەگاتە سەر ئێسک یا ئێسکەکانیش ئاهاڕێ تۆ ناتوانانی بەڕاستی لە بەرامبەر ئەوە بێدەنگ بی. یا هەر من بۆ خۆم ئوسلوبم وایە لە حقیقەتە ناتوانم بەرامبەر بە ناحەقیەکە بەرامبەر بە ئینسانەکرێ بەرامبەر بە بەشەرەکرێ ناتوانم بەڕاستی بێدەنگ بم. هەروەکو ئەوەی کە مەسەڵەن شاملۆی شاعری گەورە شاعری ئێران ئەڵێ من ئەمەوێت تۆڵە لۆس و کاتێ بکەمەوە کە دەرهەق بە ئینسانیا کە بە ئینسانەکەی. منیش بە عینوانی ئارام ئەحمەد بەڕاستی هەمیشە ویستومەکە تۆڵە لۆس و کاتێ بکەمەوە کە بەرامبەر بە ئینسانەکەی. جاوی ئینسانە هەش بیر و باوەڕێکی هەیە، هەر ڕەنجێکە، هەر جۆر بیرەکاتەوە، ئەم پەڕی چەپە تا ئەو پەڕی ڕاستە دینیە بۆ من هیچ لە مۆزوعەکان ناگۆڕێ بەڕاستی خۆشەویستە. جا ئەوەی کە هانی دام ئەم کورتە لایڤە بکەم بۆ ئێوە بەم ڕێگایەوە ئەویش ئەوەیە کە لە تیڤی NRTەوە بینیم کە هیچێک لە ڕۆژنامەوانەکان ئەچێتە دەربەنیخان ئەچێتە ماڵێک کە مامی یانزەی پار کوڕەکەیان لەلایەن ئاسایشێکێتیەوە براوە و لە ژێر ئازار و ئەشکەنجەیە کوشتویانە و دوایی وتویانە وەرن جەنازەکەی بەرنەوە. کە وەختێتەوە ئەو عایلەیە ئەبینی کە وەختەیە ئەو باوکە بە تەمەنە قۆڕ بەسەرە ئەبینی فرمێسکە لە ڕێژەیە تۆ ناتوانانی بەڕاستی بەرامبەر بەوانە بێدەنگ بیت. ئەمە چییە کە یەکێتی ئەیکا لەو دەفرەیە تەبەن کە پارتیش کردوێتی بەڵام باسەکە ئێستا سەر ئەوەیە مەسەلەن کەسێک ئیسلامیە کافرە جوولەکەیە هەرچێکەیە حتا ئەگەر ترۆریستیش بێ ئەیگرم ئەی خەمە زیندانەوە بەپێی یاسا بە نمونە حکمی ئەدەم هەش حکومەکەی هەرچێ بوو بەپێی تاوانەکاری بەپێی خراپەکاریەکانی. بەڵام بەڕاستی منتقیتیانە تۆ گەنجێک لە دەربەنیخان بەری تەنها لە بەرەوەی کە براکەی ئیسلامی بووە یان هەرچێک بووە تۆ ئەم کوڕەبەری بەبێ یاسا بەبێ دادگا بەبێ هیچ شتێ لە ژێر ئازار و ئەشکەنجە و تەعزیبە بیکوژیت لە ژێر کوتەکە لە دواییشە زۆر خوێنسادانە بە کەس و کارەکەی بڵێ وەرن مەیتەکەی کوڕەکەتان بەرنەوە. ئایا هەر بەڕاستی خۆشەویستان بەعسکاری وای لێەوە شایەوە یا بەعس ئەیکرد دڵنیام کە بەعسی کردوێتی بەڵام ئەوەی کە ئەمانێکە لە بەعس بێشەرەفانەترە. یەکێتی ئەمە ئیشی یەکەم جاری نییە کە ئەو کاراناکە. کاتی خۆشی لە خوورماڵ کوڕێکیان کرد کە من لایڤم لەسەر کرد بردبوویان لە ئاسایشی سلێمانی لە ژێر ئازار و ئەشکەنجەیە کوشتبوویان ژێر کوتەکە بە یەک شەوە نەک بڵێ زۆری پێش بێ بە یەک شەو بردبوویان لە ئاسایشی سلێمانی لە ژێر ئازار و ئەشکەنجەیە کوشتبوویان. لە دوایشە پێچابوویان لە نایلۆنەوە وە خۆیان ناشتبوویان بە کەس و کارەکان وتە بوو بڕۆن کوڕەکەتان لە فڵان شوێنە نێژراوە نابێ پرسەی بۆ بژێڕن و نابێ دەری بهێننەوە. لە دواییشە ئەوان چوون دەریان هێنا بۆ سێریان کردبوو کە کوڕەکان ژێر ئازار و ئەشکەنجەیە ژێر تەعزیبە کوژرا. ئەمە کە تۆ ئەیبینی ئیتر ناتوانانی من وەکو خەڵک نیم لە ڕاستیە من تێناگەم چۆن ئەم خەڵکانە لە کوردستانە لە دەربەنیخانە لە تیڤیەکی NRTەوە ئەم زوڵمە ئەبینن ئەتوانن بە ئارامی بخەوە. بەڕاستی مسەرم لە بەدەم ناچێت. چۆن ئەتوانن دەردەدڵی خۆیان نەکەن لانی کەم لە بەرامبەر ئەم جەلادە بێویژدانانەیە ڕانەوەسن وە قسەیشیان بۆ وتم نەبێ ویان پەلامارێک نێت. من کە لە بەیانی ئەوەم بینیوە نەمیز ڕیکلام کەم بۆ لایڤ و دەی ئەمە و ئەمەنا هەر یەکسەر بەڕێگاوە لە ئیش ئەگەڕێمەوە ویستم ئەم قسانە بۆ ئێوە بکەم. یەکێتی و پارتی ڕۆژ بە ڕۆژ بەدەستی خۆیان گۆڕ بۆ خۆیان هەڵەکەن. ڕۆژێ دادێ دڵنیام کە ئەمانە چیان بەرامبەر بە تاکەکانی ئەو کۆمەڵگایی ئێمە کردووە بەرامبەر بە مێژووی ئێمە کردووە کە بە خراپی باجەکەی ئەدەن. بۆیە ئەم تاوانەی کە ئاسایشی سلێمانی کردوێتی بەرامبەر بەو گەنجە دەربەنیخانیە هەساوە لە ژێر تەعزیبە کوشتوێتی پەڵەیەکی ڕەشی قەترانیە بە تەختی تەوێڵی بنەماڵی تاڵەبانی و ئەو هەموو جەلاد و خوێڕی کە لە منتیقەی سلێمانیا باڵادەستن و سەرقاڵی کوشتن و تەعداکردن و فڕاندن و ئارەم بابەتانێ. جا داخیەوەم لە یەکە وەختێ من تووڕابم هەندێک قساکەم دوای هەندێک برادە تەلەفۆنم بۆکەن یا خەڵکی یەکێتی یا خەڵکی پارتی
خەڵکی چۆن یەکێتی خەڵکێکی قڕ بەسەری داما و لە بێنانیە دوای یەکێتی کەوتووە لە بێ پارەیە دوای پارتی کەوتووە لەم دزی و فزیەکە یەکێتی و پارتی کە ماگانە شتێکیان پێ بڕێی خۆن بەخوا کاگارم تۆ پیاوێکی باشی تۆ ئەمەی و ئەوەی بەڵام ئەوایە ئەو قسەیە نەکردایە ئەوەی کە پێرەش و لای بەکاوتم هەموو سەرانی پارتی وێشێتی کوڕی ئەوەن با دووبارەی نەکەم من لە قبریشە لەو قسەی خۆم پەشیمان نابمەوە خۆشەویستە لە قبریشە چونکە من خۆم ئەزانم کە ڕوویدەمم لە کێیە باشە ئەوەی کەوتم هەموو سەرانێکی پارتی دایکیان ئەوەیە ئەمە ڕاستیە نە ئیهانەیە نە سوکایەتیە نەگوێ نەبەڕاستی کەسانێ هەسن گەنجێکی دەربەنی خان یا هەر شوێنێ بیبن لەژێر کوتەکە بیکوژن بەڵێ ئاوایە دایکیان ئەوەیە باوکیان ئەوەیە زۆڵن منافقن بێشەرەفن بە هەموو پیان و بە هەموومانەیە خۆ ناتوانانی بڵێ وەڵا ئەمانە ئینسانی محتەرەم و ئینسانی شەریفن و من خۆشم ئەزانم ڕوویدەمم لەکێیە خۆ من ڕوویدەمم لە کۆمەڵی خەڵکی یەکێتی و پارتی و قڕ بەسەر و بێن و بەرە ئەوانە نییە ڕووم لەو سەرانی یەکێتی و پارتیە کە 30 ساڵی ڕەبەقا هەتا ئێرەیان خەرقە بە خوێنی خەڵکی کوردستان ئەمەندیان تاڵانی کردووە ئەمەندیان عەرزە دزیوە ئەمەندیان بێشەرەفی کردووە کە هەر ئەبێ ویان پێ بڵێ من 100 جار وتومە ئەو قسانەی کە من ئەیکەم شمولی سەرانی یەکێتی و پارتیە یا گۆڕانە ئەیکا کە دزیان کردووە جەردەییان کردووە تاوانیان کردووە خۆ هەیشە ئەندامی سەکراتێکێتیە بۆ نمونە یا ئەنجومەنە یا پارتیە ئەو نش دزی نەکردووە یا کەمی بەرکەوتەوە من ڕوویدەمم لەوانە نییە ڕوویدەمم لە حتا لە ئەندام و کاتی یەکێتی و پارتیش نییە لە هیچ گۆڕانیش نییە ڕوویدەمم لە هەموو ئەو دز و جەردە و بێقیمەتانەیە کە ئەو کۆمەلگای ئێمەیان ئاوارێ کردووە و ئاوا کوڕانی خەڵک ئەبەن لە ژێر ئازار و ئەشکەنجا ئەیکوژن و دزیەکەن جەردەییەکەن مافیاییەکەن لەبەرەوەیە ئارام ئەحمەد قسەیەک ناکە کە لەگەڵ عەقڵ و مەنتەقا نەیەتەوە بەڕاستی ئێوە بە ئێوەڵم خۆشەویستان ئەوەی کوڕی خەڵکە بە ئاوای لێکە ئەی چییە ئەگەر باوکو دایکی هەیە بۆچی ئاوا لە بەرامبەر خەڵکایکە من کاتی خۆی چونکە دایک و باوکم هەیە دایکم پێوتم کچانی هەموو گەڕەکە کە خوشی خۆتە ئیتر وا ڕاهاتە بووم ئەگەر حەزم لە کچێ بکردایە لە گەڕەکەی خۆمان نەمەکرا چون بۆ گەڕەشێکی تر بنمون یا لە شوێنێکی تر ئەگەر شتێکی وا لە ئارەیان بووە بەڵام ئەمانە بەڕاستی دایک و باوکیشیان نەبووە چونکە دایک و باوک چییە ئەبێ پەروەردەکەی مناڵەکە کە مناڵەکە پەروەردە نەکرد وەکو سەرانێکی ترجە وەکو حین دەرەچێ شێخ جەعفەر دەرەچێ وەکو جەلالی بریکا دەرەچێ وەکو نازانم فواد مەعسووم دەرەچێ وەکو نازانم فڵان ئۆفیسەرەکان دەرەچن کە خەریکی دزی و جەردەی ڕوودەمم دەمانەیەکەوەیان پێڵێم کە حەقیقەتیشە لە واقع ناژبێ کەس لە قسەکانی من نیگەران بێ بەڕاستی هەتا کەسانێک کە یەکێتی و پارتین و خەڵکانی شەرافەت بن ماونەتەوە هەتا خەڵکانێک کە ئەندامی سەکردارێکێتی و شەریفە بە نمونە دزی و بێشەرەفی نەکردووە نابێت لە قسەکەی من ناڕەحەت بێ ئەبێ بەڵێ دەستی خۆش بێ ئارام قسەکەی تۆ ڕاست باشە باوکم سەفەرێ پێیوتم گۆچانەکە بەدەستیەوە بوو گۆچانێک وتی ئەم گۆچانە چۆن ئاوا چەماوەتەوە وتم وایە ڕاستە وتی ئەگەر پشتی ئاوا چەمایەوە لە ڕاستی لامەدا بۆیە هەتا ئەو ڕۆژی ئەو ئارام ئەحمەما بێ ئەگەر پشتیشم بچەمێتەوە لە ڕاستی لا نایم ئەگەر ئەم ڕاستی دژی خودی خۆشم بێ ئەگەر دژی باوکیشم بێ بەڕاستی باشە لەبەرەوە عەزیزان خۆشەویستانی من کە وەختی قسەیەکەکەم بڵێن وایە تەواو یەکێتی پارتی ئەزانی تۆ کاکە گیان شێخ جەعفەر چۆن بێقیمەت نییە کاکە چۆن من دابنیشم ڕێزی شێخ جەعفەر بگرم ئەی ئاوان چۆن ڕێزی براکەی بگرم چۆن ڕێزی ئەم هەموو جەلادە بگرم کە 30 ساڵە یاری لەناو خوێنی خەڵکی کوردستانە سەرقاڵی مەلەوانی و سەرقاڵی بێقیمەتی ناکرێ بەڕاستی دوای ئەوەش من لە وتارێکی ترا لە دوو دێڕا شتێکم وتم من لە مەیدانی شەڕام لەگەڵ یەکێتی و پارتیە لە مەیدانی شەڕیشە هیچ کەسێک گوڵ نابەخشێتەوە بەڕاستی یا فیشەکە تەقێنێ یان شەڕەکە یا ئەوەکە یا ئەوەکە بۆیە من لە مەیدانی شەڕام دژی پارتی وێشێتی لەبەری من ئەمانە ئەناسم کە ئەمانە کلۆکیان چۆنە ماهیەتیان چۆنە وە چیان بەرامبەر بە خەڵک کردەوە من تەنها بە وجدانی خۆتان سێتانە دەم کەسانێک کە سەرکردایەتی یەکێتی و پارتی بە درێژایی 30 ساڵە $10 ملیۆن ئەمیرەتی دزیوە دەیان کەسی کوشتووە سەردەشتی کوشتووە سۆرانی کوشتووە قارەمانی شەڕی ناوخۆ بووە ئەگەر ئەمە بەڕاستی ئەو قسەی من نییە کەوتم هەموو ئەمانە دایکیان وایە ئەی چی زەحمەت نەبێ ئەی چی کاکە تۆ چ دایکێکی نەتوانیوە شێخ جەعفەر وا پەروەردە بکەی کە ئینسان بێت کە باڵی خەڵک نەخوا کە کوڕی خەڵک نەکوژێ
کە تاڵانی و دزینەکە کاکە ئەمانە ئێمەیان خواردووە بە قوربانتان بم ئەی ئاخر خۆ ناکرێت من بڵێم بەڕێز کاک مەسمل بارزانی و بەڕێز کاک نێچیر و بەڕێز کاک مەسعود و بەڕێز کاک قۆنەرە و کاک باوەڵ و بەڕێز کاک قوباد و بەڕێز کاک وەڵا ناکرێت کاکەشی وا بڵێم وەڵا من ئەگەر وا بڵێم کەواتە پیاوێکی زۆر بێکەرامەتە حقیقەتەن باشە ناکرێت بە جەلاد بڵێ ئینسانی شەریفە ناکرێت بە پیاوکوژ و دز و درۆزن بڵێ وەڵا ئەمانە بەڕێزن شتی وان نییە کاکە ئەوەی دزیکە بەڕێز نییە دایکیشی بەڕێز نییە باوکیشی بەڕێز نییە ئەوەی کە کوڕی خەڵک بەرە بێکوژێ نەخۆی نەبنە ماڵەکەی شەرەف و کەرامەتیان نییە کورد و کرمانجی وایە بۆچی کەلیمەی شەرەف دانراوە بۆی کە تۆ بە شەرەفی بۆچی کەلیمەی ئابڕوو دانراوە بۆی کە تۆ بە ئابڕووبی بۆچی ئەڵێ دزی حرامە دزی خراپە دزی تاوانە ماڵی خەڵک خواردن تاوانە کەواتە تاوانە تۆ بۆچی داوا لە منەکەی کاگەرام تخوا ئاوا قسە مەکە و کاگەرام تۆ پیاوێکی جوان و بەڕێزی و بەڕێزەوە قسەکە من ڕێزی جەلاد ناگرم کورد و کرمانجی من ڕێزی پیاوکوژ ناگرم ڕێزی درۆزن ناگرم ئەگەر یەکێتیت ئەگەر پاتیت سەرکردایەتی پارتی وێژێتیت ئەگەر قسەکانی من شمول دەکا ئەگەر دزی ئەگەر بێناموسی ئەگەر جەردەی ئەگەر تعداکەری ئەگەر مافیای قسەکەی من شمول دەکا ئەگەر ئینسانێکی شەریفیت و ئەندامی سەرکردایەتی یەکێتیت یا پارتیت و دزیت نەکردووە جەلاد نەبووی پیاوکوژ نیت ئەوەنی قسەکەی من شمولی تۆ ناکا کەواتە ناڕەحەت مەبە تەواو ئەڵێ دوو پشکە لە خۆی دووشکە جەلادەکان لە خۆیان دووشکە لەبەرەوە دیفاع لەمانە مەگەن خۆشەویست من زۆر بەداخەوەم کە کۆمەلگای ئێمە ئاوای لێ هاتووە وای لێ هاتووەکە جانەکە شەی ئارام ئەحمەدەوە شوێنەکە گەرمە بە شەری من گەرم نییە بە قوربانێ بم من 25 ساڵە لە ئەوروپایام شەڕی ئێوەیەکەم دژی جەلادەکان خۆ کاکە خۆ یەکێتی پارتی بۆ من خراپ نەبوون بە قوربانتان خۆ بۆ من خراپ نەبوون کاکە یەکێتی پارتی من شەڕی ئێوەیەکەم خۆ بەڕاستی منی تر قسەیەکم نەما خۆشەویستان پێم وایە شتێکیشم بڕا بەرحاڵ کاتێکی خۆشتان بێ ئەوە ئەم قسانم تەنها و تەنها لەسەر ئەو مۆزوعە بوو چونکە من پیاوێکم حەزم لە یاسایە حەزم لە شکاندنی کەرامەتی ئینسانەکان نییە بەڕاستی بۆیە کەسێکی بن و لەژێر ئازار و ئەشکەنجا ئەیکوژن من ناتوانم بەڕاستی بەرامبەر بەمانە بە هیچ جۆرێک بێتن بم ئەوەش ڕێی خۆم مود لەسەر ئەوە هەڵوێستی خۆم مود لە هەر شوێنێکە لێشێک لە ئەفراد لە کوردێک شەقێکی تێر بدرێ ئیهانەی پێ بکرێ بەبێ ئەوەی بیرکەمەوە لەوەی کەم ئینسانە سەر بە چییە چۆن بیرەکاتەوە بە ناحەق زوڵمی لێ بکرێت و ئاوای لێ بکرێت من قسەی خۆم مەبێت ڕێی خۆم مەبێت هەڵوێستی خۆم مەبێت چونکە ژیان لای من تەنها هەڵوێستە هیچی تر نییە هەر ئینسانی هەڵوێستی نەبوو ئەگەر فەیلسوفیش بێ ئەحمەقە ئەگەر ملیۆنەریش بێ هەر ئەحمەقە بەڕاستی ژیان یعنی هەڵوێست دەی عەزیزان و خۆشەویستان خواتان لەگەڵ و هیوادارم کە ڕۆژێکی خۆشتان بێت و سپاس دەڵێم لە یەکتر بەجێگرتنتان بەخێر